سەبارەت با قۆناغی دومی پرۆژەی نەفەس بۆ سەوزکردنی ژینگە با مانگینەوان وەزارەتی کشتتوکاڵی تورکیا وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی یاریمی کوردستان هێمن سەید مراد بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێر لەگەڵمانە کاگە من سوپاس بامەدەمونی بەڕاست خۆشحاڵم لەگەڵمانی گرنگی پرۆژەی نەفەس بۆ هەرێمی کوردستان چی؟ بەڵێ دیارە پرۆژەی نەفەسەوە هەنگاوەکە و یاخود بڵێن بە هەمانگی نێوان وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاڵی دەوڵەتی تورکیا هاتوتەکایەوە لەو پرۆژەیە 7,000 نەمام ڕەوانی هەرێمی کوردستان دەکرێت ئەو نەمامانەش بە قۆناغ دەگاتە هەرێمی کوردستان لە قۆناغی یەکەم 12,000 گەیشتە هەرێمی کوردستان لە ڕێو ڕسمەک پرۆسەکە بە ئامادەبوونی بەڕێز وەزیری کشتتوکاڵ و وەزیری کشتتوکاڵی پێشووی حکوومەتی تورکیا وەروها جەنابی پارێزگاری هەولێر لە ئامادەسازیش بکرە چەندین سەتان نەمام لە بەرزایەکانی پشکەز نەزان چەندران ئەوڕۆکەش قۆناغی دووەمی ئەو پرۆسەیە کە خۆی دەمینتۆ لە 20,000 نەمام گەشتە هەرێمی کوردستانەوە قۆناغی سێمیش لەو نزیکانە دەگاتێ کە 47,000 نەمامەکە ئامادە دەکرێت بەوردی باسیەوە شەکەین لە کۆتایە بەس پێم خۆشە بزانم ئەو نەمامانە لە شوێنێک دیاری کراوە بۆی کە نەمامەکانی لێ بچێنن شوێنێکی دیاری کراوە یان چەند شوێنەکە بەپێی پێویستی دیارە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کەەوە هیچ لایەنەک و هیچ سێکتەرێکی فەرامۆژ نەکردووە سەرڕای ئەوەی کەوا کشتتوکاڵ توانیوێتی لە بە هەمەهەنگی لەگەڵ دەستەی ژینگە هەنگاوەکان وا هەڵبێنێتکەوە بە ئامانجی پاراستنی ژینگە بچینە پێشەوە بۆ لە حاڵەتی زیادبوونی پرۆژەکانیشمان ئێمە ڕەزامەندی و هەمەهەنگی تون و تۆڵمان لەگەڵ دەستەی ژینگە هەیە بۆ ئەوەی ئێمە ژینگەی کوردستان بە پارێزرایی بمێنیتەوە وا دەکەینکەوە دارەکان وەکو نەمامەکان لەو ناوچانە بچێندرێنکەوە لەگەر کەش و هەوای ئەو دارە دەگونجێ و لەبارە لەگەر کەش و هەوای ئەو ناوچانە بۆ نمونە داربەڕووی تێدایە ئەو داربەڕووەمە ناتوانین لە دەشتایەکانی دەوروبەری هەولێر یاخودە ناو شاری هەولێر بڕوێن بەڵکو دەگونجێ و لەبارە ئێمە لە ناوچە بەرزاییەکان ئەو دارانە بچێنین وهروەها دارەکەم بەپێی ئەوانی تر بەپێی خەستەت و سیفاتی خۆیان ئێمە دەیگونجێن و لەباری یەکەین بۆ شوێنانەیەکەوە دەگونجێت و تاوەکو نەفەوتێت چونکە ئەوانە سەرمایەکی مرۆییە ساڵانە ئێمە زۆرترین دار دەچێنین بەڵام بەداخەوە هەرهەموویان ناگەنە ئامانج و یاخود گەشە ناکەن بەهۆی گرفتی کەم ئاوی یاخود گۆڕانی کەش و هەوا ئەوانە دەبنە کاریگەر بۆ لە دەستدانی ئەو دار و نەمامانە بۆیە ئێمە ئەو ساڵ پلانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەو ئاراستەیەکە ئەو دارێک کە دەچەندرێت دەبی پارێزگاریشی لێ بکەین و بڕوێندرێت و گەشەش بکات پێویستی بۆش نەبێت کە بەردەوام ئاو بدرێ و خزمەتێکی زیاتری برێ بەو دارانی کە لە ناو شارەکانە هەیە حتمما لەگەڵ زۆری نەمامەکان ڕێژەی ئاودانیش دەوەستێتەوە تو داری بەردار بە دڵنیاییەوە پێویستی بە ئاودانی زۆرتر هەیە بەڵام ئەو دارانەی کەوا بێبەرن ڕێژەی ئاودانی کەمترە بە بەراورد لەگەڵ ئەو دارانێکەوە بەرن ئەوانش ئێمە زیاتر ئێمە پشت بۆوانە دەبەستین بۆ پاراستنی ژینگە ئەو دارانەکەەوە گونجاوترن وێ ئەو ناوچانشکەوە لەگەڵی لەبارن ئێمە کە ئەو ناوچانە پلێگەرمێکی گونجاوە بۆیە دەگونجێ بۆ ئەو دارێکەوە ڕێژی کەمتری ئاوی دەوێت باشە سەررجەم شارەکان ئەگرێتەوە ئەم پرۆژەیان تەنیا شارێک حتمما ئەو پرۆژەیە فراوانە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵمەتی هەڵهێناوە تەنها پشت نابەستێت بەو دارانە ئەو بەرەدارێکەوە ئامادەکراوە بە هەمانگی نێوان وڵاتی تورکیا حکوومەتی هەرێمی کوردستان بەڵکو هەڵمەتەکە خۆی لەوە دەمێتەوە زیاتر لە 1 میلیۆن دار چێندرێت لە هەرێمی کوردستان ئەو ڕێژە زۆرش بەڵکو پشت دەبەستین بە بەرهەمی دارەکانی پرۆژەکانی ناوخۆی خۆمان ئێمە دوور نەڕۆینکەوە پرۆژەکانی خۆمان وەکو لەسەر بۆ نمونە لە بەڕێوەبەراتی گشتیمان بەڕێوەبەراتی گشتی کشتتوکاڵی هەولێر ئێمە بەڕێوەبەراتی باغداریمان هەیە و هەروەها بەڕێوەبەراتی دارستان و پاوان هەیە ئەوانە ساڵانە زیاتر لە 200 تا 250,000 نەمان بەرهەم دێنن ئەو نەمامە هەر هەمووی بۆ پرۆژەکانی ناوخۆ بۆ پێداویستی ناوخۆ بەکاردێن بۆیە زیاتر ئێمە پشت دەبەستین بە بەرهەمی ناوخۆمان بۆ ئەوەی کەمتر پێویستیمان بە هاوردەکردن بێت و هەرچەندە ئەو شێوازە هاورداکردنی وڵاتی تورکیا ئێمە زۆر بە بەرزەی دەنرخێنی چونکە ئەوە خۆی لە خۆیدا پشتیوانیەک و لێک تێگەشتنیەکی گونجاوە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و وڵاتی تورکیا هەرچەندە قونسولی تورکیا کە لە قۆناغی گەیشتنی دووەم ئامادە بوو بەخۆی پژڕاست و پێداگر بوو لەسەرەوەی کە ئەو پەیوەندی ئێستا لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و وڵاتی تورکیادا هەیە لە ئاستێکی بەرزدا هەیە بۆیە ئەوانیش هەوڵ دەنکەوە ئەو پەیوەندی زیاتر تونند و تۆڵ بێت و پشتیوانی سەرڕای ئەوەی کەوا ئەو پەیوەندیە گونجاوە دەیانهوێت بەو شێوازەی بە فراوانکردنی پرۆژەی نەفەس پەیوەندیەکانیان گونجاوتر بکەن باشە بۆچی کابینەی نوێم ئەوەندە گرنگی بە سەوزکردنی شارەکان هەیە لە سەرەتای کابینەکەەوە تاوەکو ئێستا هەڵمەتی زۆر کراوە لە سەررجەم شار و شارشکەکان لە هەرێمی کوردستانە هەڵمەتی سەوزکردنی شارەکان لە ماوەیە لە دۆ کرا ئێستا ئەم بڕە نەمامە هاتۆتە هەرێمی کوردستانە و بەڕێزیش باسیەکەی کە ئەبێت
تا نزیکە 1 ملیۆنەما بچێرە لە هەرێمی کوردستانە ئەم گرنگی پێدانە بۆچی بە سەوزکردنی شارەکە ئێمە دەبی ئەومان لە بەرچاوێکەوە کابینی نوێی حکوومەتی هەرێمستان بەرنامە و پلانی خۆی هەبوو بەرنمەکەی خۆی لەوە دەتیرەوەکەوە پاراستنی ژینگەی کوردستان و سەوزکردنی ژینگەی کوردستان بەشێک بوو لە پلانەکان و بەرنامەی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە لە هەموو سێکتەرەکان کەوا توانیویتی ئەوەی لە دەستی داهاتۆ سەرڕای بوونی گرفتی دارایی و قەیران و دژایەتی و ڕێگریکردن بەڵام توانیویتی پامەکەی خۆی بەرنمەکەی خۆی بە سەرکەوتوی بە سەرکەوتوی بگەین تا ئاراستەی ئەمان بۆیە کە لە بەرنمەیدا هەبوو ویستوێتی ژینگەی کوردستان و پارێزت و سەوزی بکات بە دڵنیایەوە پامەکەی خۆی دەگونجێنێت و جێبەجێی دەکات و بۆیە قۆناغەکانی وا دەبینین هەروە هەڵمەتەکە فراوان دەبێت و گشتگیری دەکات و هەموو ناوچەکانی کوردستانیش دەگرێتەوە هیچ شوێنێک و هیچ ناوچەیەک بە دوور ناگیرێت بەڵکو بە یەکسانی هەموو لایەک ئاوەدان دەکرێتەوە زۆر باش کاکە من یەک پرسیار بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم لەم هەڵمەتانە تا چەند بەردەوامە بن لەم هەڵمەتانە بەردەوامە بن بە دڵنیاییەوە ئەو هەڵمەتە هەروە ناوەستێتەوە وەکو ئاراستەی بەڕێستم کردکەوە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی بە ژینگە دەدات بۆیە ژینگە پێویستی بە ئاوەدانکردنەوە هەیە داچاندنی دار و درەخت هەیە و بەڵانسی پاراستی ژینگەش خۆ لەوە دەبینیتەوەکەوە ئاژەڵ دۆستی و پاراستنی ئازەڵک چێویەکان و وەروەها ڕێگریکردن لەو کارگە و ئەو ئامێرانی دەبنە پیسبوونی ژینگە ئەوەش لە پلانی حکوومەتی هەرێمی کوردستاندایە سەرڕای ئەوەیکەوە کەرتی کوشتتوکاڵی ئاوەدانی کردوتەوە لە بەهاوتری بەگەز ژینگە بەڵێ بەڕێز هێمن سەید مراد بەڕێوەبەری گشتی کوشتتوکاڵی هەولێر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕست سپاس بەش